يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لە زنجیرە باسی ڕزق و ڕۆزیدا گەیشتینە بەشی پێنجەم. ئەم بابەتە بابەتی ڕزق و ڕۆزی و بەدەستهێنانی بژێوی ژیان بابەتێکی زۆر گرنگە. هەر ئەوە نیە ئینسان پارە بەدەستبێنێ، خواردن لەسەر سفرەکەی ئامادە بێ، ماڵی گەرم و گوڕ بێ. بەڵکو لە ئیسلامی ئێمەدا ئەمە بابەتێکە پەیوەندی بە عەقیدە و بیر و باوەڕەوە هەیە. دەچینە خزمەت سوورەتی ئەڕوم ئایەتی 40 خوای پەروەردگار دەفەرمێ: الله الذي خلقكم ثم رزقكم ثم يميتكم ثم يحييكم هل من شركائكم من يفعل من ذلكم من شيء سبحانه وتعالى عما يشركون. خەڵکینە دڵنیابن، ئەمە عەقیدەی ئەهلی ئیسلامە، ئەمە بیر و باوەڕمانە. الله الذي خلقكم، دڵنیابن تەنها ذاتی الله سبحانه وتعالى خودی خۆی بەبێ هاوکاری هیچ کەسێک ئێوەی لە نەبوون هێناوەتە بوون. خەڵق واتە بوونت هەر نەبووە، لە نەبوونەوە ئێوەی دروست کردووە. پاشان ثم رزقكم کە دروستی کردن، بژێویشی بۆ دابین کردن، ڕزقیشی بۆ دابین کردوون. ثم يميتكم، دوای بەسەربردنی تەمەنێک لە ژیان هەیە کەمەوە هەیە زۆرە، ئەمجا دەمرن، لەبەر چاو یەکتر دەمرن و یەکتری بە خاک دەسپێرن. ثم يحييكم، دواتریش زیندوتان دەکەینەوە، ژیان بە مردن کۆتایی پێنایە. خوای پەروەردگار پرسیار دەکات لە هەموو ئەوانەی کە هاوبەش بۆ خوا بڕیار دەدەن. جا هاوبەش بڕیاردەران بۆ خوای پەروەردگار لەسەر زەویدا یەکجار زۆرن. ئێمە بە فەزڵی خوا و ئەم ئیسلامە، ئەم عەقیدە پاکە ئەلحەمدولیلا یەکتا پەرستین. ئێنا خەڵکانێکن بە حیساب دینیشیان هەیە، پێغەمبەرەکەیان دەبەنە ئاستی خوای پەروەردگارەوە، نەعوذ بالله، دەیکەن کوڕی خوا، دەیکەن بە هاوبەشی خوا، ئەڵێن دەسەڵاتی هەیە لە کەونە. کەسانێکن بت دەپەرستن، کەسانێکن جرجێک دەپەرستن، کەسانێک هەیە مشک دەپەرستن، کەسانێک هەیە ئەستێرەی ئاسمان دەپەرستن، کەسانێک هەیە سوزدە بۆ خۆر دەبن. ئەڵێن ئەوانە دەسەڵاتیان هەیە لە بوونماندا، لە ڕزق و ڕۆزیماندا، لە ژیانی بەختەوەرماندا. خوای پەروەردگار دەفەرمێ: هەل من شوڕەکائیکم من یەفعل من ذلكم من شيء. بیر بکەنەوە تخوا بەردێکی بێژیان، خۆرێک کە خوا دروستی کردووە، دەتوانێت هیچتان بۆ بکا لەوانە؟ نەخێر. سبحانه وتعالى عما يشركون. پاک و بێگەردی بۆ خوا لەوەی کە هاوبەشی بۆ بڕیار بدرێ. بۆیە مسلمانی خۆشەویست، هەر کەسێک ئەمە عەقیدەی نەبێ و لەسەر ئەمە نەمرێ و نەچێتەوە دیوانی خوا، لە قیامەتا ماڵوێران دەبێت، یا دەچێت. دروستبوونت هەر ئەڵڵایە، لە خۆتەوە دروست نەبووی. پاشان کە خوای پەروەردگار خەڵقی کردی، ڕۆزی دەرەکەشت هەر ئەڵڵایە. ئەبێ ئەو عەقیدەیە لە دڵ تا چەسپا بێت تا دەتخەنە قەبرەوە. غەیری ئەڵڵا لە ئەرز و ئاسمانە کەسێک مافی ڕۆزیدانی تۆی نییە، هیچ کەسێک لابردن و بهێنانی بۆ نییە بەبێ ئیزنی ئەڵڵا، هەمووی بەدەستی خوایە. جا بیر بکەوە، ئێمە وا دەزانین ڕۆزی هەر ئەو پارەیەکە ئێستا لە بەردەستماندایە، یان نیوەڕۆ دەچیتەوە ماڵەوە نان دەخۆی. بیر بکەوە کاتێک کە خوا خەڵقی کردی، ڕزقەکەشی بۆ دابین کردی، کەی کە تۆ لەسەر زەوی نەبووی، کە لەسکی دایکتا بوویتە گۆشتپارەیەک و ڕوحت بە بەراکرا، ژیان دەست پێ دەکات. تۆ هێشتا لەسکی دایکتای ڕۆژانە خواردن و خواردنەوە وەردەگری، لە ڕێی ناوکەپەتکەوە، مەشیمەوە، کەەوە بۆ خۆی ئیعجازێکی بە قووەتی زانستی و پێویستی بە چەندین وتار هەیە کە چۆن لە ڕێگەی ئەو ناوکەپەتکەوە تۆ لە دایکتەوە هەموو خۆراکەکان وەردەگری، هەرچی پێویستی جەستەی تۆ ئێوەری دەگیرێ. بۆیە زانایان دەڵێن جاری وا هەیە دایک کەم تەرخەمە لە خواردنێکە، نایخوا، منداڵەکەش دەستکی دایکە پێویستی بەو خۆراکە هەیە،
گەورەی بۆ ئەڵڵایە کەوا دەکا ئەم دایکە ئارەزووی بچێتە سەر ئەو خواردنە کە لە کوردەوەریدا وشەی بێزووی بۆ بەکاردێنن ئەڵێن ئافرەتەکە بێزوو بە شتێکەوە دەکا ئەوە هی ئەوەیە ئەو منداڵە پێویستی بەو جۆرە خواردنەی و دایکەکە ئیهمالی کردو و نەی خواردویان حەزی پێی نەبووە یەکسەر ئارەزووی بۆی دەجوڵێ بۆ ئەوەی بیخوا و منداڵەکەی بێ ڕزق و ڕۆزی نەبێ توخوا لە ئەرز و ئاسمانە غەیری ئەڵڵا کەس ئاگای لەم سڕیاتە هەیە دکتۆری بەسەرەوەیە نەخێر پاشان دەیتە سەر زەوی دەسەڵاتی هیچن نییە تۆ لە جووچک بێهێزتر بووی بێدەرەتان و پێستر بووی ئەو دێتە دەربەجوو کەجووک بۆ دان دەکوتێ پەل و دەنووک بەڵام تۆ پارچە گۆشتێ شل نەپل نەمل نەگوڕ نەتل هەزار ڕەحمەت لە هەژاری موکریانی بێ کە ئەو شیعرەی دکتۆر عەلی شەریعەتی بە فارسی ئەوەندە بە جوانی کردو بە کوردی وەڵڵا ئێمە لە جووچکی باڵندە بێهێزترین مراویە قازێک مریشکێک کە لە هێلکەکەی دێتە دەرەوەی یەکسەر بۆ دان دەکوتێ پەل و دەنووک دەڕوا ڕزقی خۆی دەخوا بەڵام ئێمە پارچە گۆشتێکی شلکە لەدایک دەبین نەپەل نەمل نەگوڕ نەتل جوڵەت هەیە بەدەست ئاوە ئەم دیوا و دیوت پێ دەکەن خواردن خۆ بتخەنە موعیدەوە پارۆنانت بخەنە دەمەوەی سەر دەخنی پێی دایکت ناتوانە میوەیەکیش بقاتە دەمتەوە خوای گەورە ئەو ڕزقەی لە سنگی دایکتا هەمومان لە دایک بووین و لە سنگی دایک شیرمان خواردووە مەمکەکانت بۆ پڕ دەکات لە شیر مەمکێک پڕ لە شیرە و سەرەتا ژەکە ئەی بۆ شیرێکی ڕوون نییە چونکە جەستەی تۆ پێویستی بەو ژەکە هەیە دواتر وردە جار بۆ جار ڕوون دەبێتەوە کە ئەوە گەر ئینسان بەس باسی شیری دایک بکە بە وتارێک تەواو نابێ ئەم ڕزقە خوا دیاری کردووە دکتۆری بەناوبانگ خوا لێی خۆش بێ دکتۆر جەمالی منداڵان کە ئێستا خەستەخانەی منداڵانی سلێمانی بەناوە کراوە دکتۆر جەمال لە راپۆرتێک جارێک مقابلەیەکی کرابوو لە گۆڤارێکا خوێندمەوە ئەو زانایە کە پسپۆڕی ئەو بواری منداڵانە بوو ئەڵێ خوای گەورە ئافرەتی وا دروست کردووە لە هەزار ئافرەتە یەک ئافرەت شیری تێدا نابێ یان بەشی منداڵەکەی ناکە لە هەزار ئافرەتە 999 هەمووی بەشی 2 ساڵ شیر خواردنی دای منداڵەکەی تێدایە بەڵام ئەو دایکە بۆ ئیوا دڵە بۆ ئەیم خێزانەکەی من شیری تیانەمەوە قوتووی دەدەمێ ئەوە خێزانەکەت خۆی بڕیاری داوە سبحان الله کە منداڵ لەسکی دایکایەتی یان کاتێ لە دایک دەبێت دایک بە مێشکیا هات وەڵا حەز ناکەم شیری خۆمی بدەمێ یان بەشێک لە قوتوشی لەگەڵ دەدەمێ بە هەردووچیان بەخێوی دەکەم بەقەدەر ئەوەندەی لە مێشکدا هەیە شیرەکە قەتع دەبێ ئەمە غەیری ئەڵڵا لە ئەرز و ئاسمانە پێغەمبەرێک پێی دەکرێت پیاو چاکێک پێی دەکرێت ساڵحێک پێی دەکرێت بەردێک پێی دەکرێت نا ئەوەی کە خەڵقی کردی هەر ئەویش ڕۆزی دەدا عەزیزم هەر ئەوە غەیری ئەوە لە دڵتابێ وێرانی قیامەتی بەدەستی خاڵی دەڕۆی نوێژەکانیشت بەفەوتێن الله الذي خلقكم ثم رزقكم پاشان کە وەختی خواردنت هات خوا دانی نرم و جوانیشت بۆ دەڕوێنێ دانەکانیش ڕەگیان نییە سبحان الله چەند جابیرم لێ کردوێتەوە ها مناڵێک دانی دێشێت چێ لای دکتۆر ئاو بکە بۆی دەردێنی ئەگەر ڕەگی هەبوو یاوەکو دانی گەورە ئەو منداڵە هەر شێوی لێی دەردەها بۆ ناسکیە ئەو دانە نازانی چۆن ئەو دانە شیرێ لەسەر ئەو گۆشتە وەستاوە ڕەگی نییە و تند و تۆڵیشە حتا گەورە دەبێت بەنج و ئەوانە وەردەگرێ و ئەو کاتە دانی هەمیشەی لێ دانی داوێ خواردنیشت دەداتێ دوایی کە گەورە بووی لە شیر و لەوانە بڕایتەوانێ سۆز و ڕەحمی دایک و باوک شەو ڕۆژ ئەم دایک و باوکە هەوڵ دەدا وەڵڵا کاتێک تێر دەخوا کە تۆی ئەولاد تێر بخۆی دەچێت زانکۆش باوک و دایکت هەر دڵی لەلاتە تۆ بڵێ لە داخیلەکەن خواردنی خوارد بێ ئەگەر تۆ نەتخوارد بێ ئەو نانەکەی بەجیانی ناکەوێ ئەمە غەیری ئەڵڵا چی ئەم دڵ و دەروونەوە لێ دەکام ڕەبتە لەگەڵ تا هەبێ هەر ڕۆزێکە هی خوایە ئەو سفرەی زەویەی ڕاخستووە بە زستان و بە هاوین و بە فەسڵەکان بە پێی پێویستی تۆ ئەم ڕزقە فڕێدە ئەم زەویە ئەو ئاسمانە ئەو بەرەکەتە دەبارێنێ ئەو زەویە وشکت بۆ زیندوو دەکاتەوە سێ حاڵەتت بە چای خۆت بینیوە لەسکی دایکتا بۆم باس کردی کە خواردنەکە هی خوایە کە لە دایک دەبێت دەسەڵاتی کەس لە شیرانیە لە سینەی ئەو ئافرەتە بەڕێزەدا کە دایکتە خوا شیرەکەی بۆ ئامادە کردی منەتت بە کەس نییە دواتر سۆز و ڕەحمی باوک و دایک دواتر کە خۆت گەورە بووی بەرچاوت ڕۆشن بوو کار و کەسابەت دەکەی و سفرەی زەوی ڕاخراوە لە بەرچاوی خۆت ئەمانە هەیە خوای گەورە دەشت مرێنێ ئەوەش هەر لە بەرچاوە سێشتر لە بەرچاوە بەقەدەر ئەوەی یەقینت هەیە ئەمانە ڕاستن یەقینیشت هەبێ ثم یحییکم زیندوشتان دەکاتەوە ئاوا چوارەمیش بە چاوی خۆتان دەبینن بۆیە غەیری ئەڵڵا لە خەڵقتا لە ڕزقتا لە مردنتا لە زیندووبوونەوەتا دەسەڵاتی کەسی تێدا نییە یەکتاپەرست موحید تەنها لا ئیلاهە
إلا الله هاوبەشی نییە وحده لا شريك له الفرد الصمد تاکە و بێ ئیحتیاجە هەموو بوونەوەری احتیاجی بەخوایە. لە چوار وتاری ڕابردوودا لەسەر ڕزق و ڕۆزی هەندەشتماوت لە ئەڵقەی پێنجەما سیمات و ریزق باز دەکەین. کۆمەڵە تایبەتمەندی ڕزق و ڕۆزی هەیە. یەکەمیان دڵنیا بە ڕزق و ڕۆزیەکەت بە شوێنتەوەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە کە ئیمامی تەبەرانی ڕیوایەتی کردووە و شێخ ئەلبانی لە صحیحی جامیعە بە ژمارە فەرمودەی 1630 هێناوێتی حەدیثێکی صحیحی پێغەمبەرە صلی الله عليه وسلم دەفەرمێ إن الرزق ليطلب العبد أكثر مما يطلبه أجله. خەڵکینە دڵنیا بن دڵنیا. دووشتی باس کرد لە حەدیثەکەیە ئەجەل لەگەڵ ڕزقە. ئەوەندەی ئەجەل بە دووتەوەیە کە خۆی لێ ناشاردێتەوە. خۆ لە ئەجەل دەشاردێتەوە بەڕێزان کەس هەیە بڵێ لە دەست مردن ڕزگارم دەبێ بڵێ لە ئاسمان دەبم بڵێ لە ناو تەیارە دەبم نادیارە. ئەوە تا گەنجی وا هەیە لە ئیجەدا دەخن کە گەنجی وای لە ئیتالیا بەو تەمەنە قەل لە عمری دایک و باوک و خۆشیان نەبووە ڕۆژێ لەوێ ڕوحی دەرچێ. ئەجەلەکە بە شوێنتەوەیە. ئەو ئەجەلە هەیە دڵی بەم گەنجێت چۆن مرد خەبەرت دەدەنە تەلەفۆن بۆ دەکرێت فڵان کەس مرد تا عەقڵت تەسەوری ناکە ئەخنە نەخۆش بوو نەعەیبی هەبوو لە فڵان شوێنی گەرم و گوڕ و سەلامەتە وەڵام مرد. ئەجەل بە شوێنتەوەیە خۆی لێ ناشاردێتەوە. پێغەمبەر صلی الله علیه و سلم نەیفەرموو وەکو ئەجەل ڕزقیش بە شوێنتەوەیە ئەکثەرە بەخوا ڕزقەکە زیاتر بە شوێنتەوەیە بە شوێنتەوەیە و چی بۆ تۆ دیاری کرابێ نامری هەتا ڕزقەکەت پێ نەگا. بە چاوی خۆت چەند جار بینیوتە نانت لە شوێنێکا بەنسیب بووە تەوەقوع نەکردو ئەو نانە تۆ لەو شوێنە بخۆی قەل لە خەونی شتاخەوت پێوە نەبینیوە چونکە ڕزق و ڕۆزی تۆ بووە ئیلا بە شوێن تاوێڵ بووە. شێخ عەلی تەنتاوی بە ڕەحمەت بێ لە بیرەوەریەکانی خۆیدا دەڵێ شێخ سادق هەبوو پیاوێکی بۆ خوا سوڵحا بوو سەفیری ئەفغان بوو لە میسر. ئەو کاتە شێخ عەلی تەنتاوی لە میسر بووە دەڵێ بۆی جەڕام و وتی جارێکیان بە ئیشی سەفارەت ئاگاداریان کردم کە بچم بۆ ڕووسیا. منیش بە حکمەوەی وڵاتێکی کۆمۆنیستی بوو وتم خواردنی حەڵاڵم زەحمەتە باش دەستکەوێ بۆی دڵنیا بەم زستانیش بوو خواردنەکانیش لەو ڕووسیا ساردە تێک ناچێ. دوو مریشکی خێزانم بۆ ئامادە کردم وتم لەوێ لە فڕنێکە گەرمی دەکەمەوە و دووسێ ڕۆژێکم پێچێ با خواردنی حەڵاڵم پێبێ. نان و مریشک و تەرتیباتم ئامادە کرد و بۆیان پێچامەوە. ڕۆیشتم هێستا لەناو ئەفغاندا بووم تەلەفۆنی برادەرێکم بۆ کرا لە ڕێی ماڵەوە کە وەرە بۆ تاشقەند لەوێشەوە دەتوانی سواری فڕەکەبی و بڕێ بۆ ڕووسیا. ڕۆیشتم بۆ ماڵی ئەو مامۆستایی برادەرم هەل لە ناو ئەفغانستاندا بەڵام لە ڕێگای ماڵی ئەواندا بینیم پیاوێک هاوکاری بۆ ماڵە هەژارێک کۆ دەکاتەوە کە گەلێک برسی و داماون کە سەیریانم کرد کۆمەڵە منداڵی یەتیم و بێباوک دایکێکی بێدەرەتان هەر دڵم بەڕاستی وتم ئەو خواردن پێ ناخورێ هەردوو مریشکەکەم تەسلیمی ئەو دایکە یەتیم و منداڵانە کرد. گەیشتمە ماڵی برادەرەکەم و لە ماڵی خۆمانەوە تەلەفۆنیان بۆ کردم وتیان سەفەرەکەت هەڵوەشاوەتەوە مەچۆ بۆ ڕووسیا وەرەوە بۆ ماڵەوە. وتم خوای گەورە ئەمە سەفەر نەبوو ئەمە ئەو دوو مریشکە بوو کە لە ئەزەلەوە بۆ ئەو ماڵە دانرابوون بەدەستی من بۆیان چوو سەفەرەکە کۆتایی پێهات. مریشک لە کوێ بەخێو کراوە لە چ شارێک بە خێزانی چێ ئامادە کراوە بەنێتی چێکە بیخوا دروست کراوە چۆ مەعیدە و گەرەی چێوە لە عەقڵی کەسان نییە. لە ئەجەلەکە زیاتر دڵنیا بە خۆشەویستم ڕزقەکە ئەکثەرە بە دووتەوەیە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکدا کە ئیمامی حاکم و بەیهەقی ڕیوایەتیان کردو و صحیحە و لە صحیحی جامیع ئەلبانیدا هاتۆ بە ژمارە فەرمودەی 7323 دەفەرمێ لا تستبطئوا الرزق فإنه لم يكن عبد ليموت حتى يبلغه آخر رزق هو له فاتقوا الله وأجملوا في الطلب. پەلە مەکەن لە بەدەستهێنانی ڕزق و ڕۆزیدا خەڵکینە هەڵپە مەکەن هەڵپەیەکی لە ڕادە بەدەر مەکەن چونکە دڵنیا بن هیچ بەندەیەک لە بەندەکانی خوا نامرێ حتا ئاخر ڕزق کە بۆی دیاری کراوە پێی دەگا. بۆیە ئاگەر لە دووشت بێ فاتقوا الله وأجملوا في الطلب. سەیری ئەم سێ وشەیەکەن هەر نانێک هەر پارەیەک دەستت بۆ بر بیری خوات هەبێ خوا حەڵاڵی کردووە یان حرامی کردووە. ئەمجا وأجملوا في الطلب طلبت هەبێ داوا بکە کاکە دامەنیشە سوالکەر مەبە طلبت هەبێ بەڵام فەئەجمیلوا بە جوانی داوا بکە مەکڕوزێەوە سوال مەکە خۆت عیبدار مەکە حرام مەخۆ کەسایەتی خۆت لە ناو مەبە دینەکەت مەسوودێنە لە پێناوی پارەدا بەخوا هەر ئەوەندەت پێدەگا کە ئەڵڵا بۆ یاری داوە فەئەجمیلوا في الطلب.
ئەوە سیماتی یەکەمی ڕزق، یەکەمیان ئەوە بوو ریزقوکە یەطلوبک، دڵنیا بە ڕزقەکەت بە شوێنتەوەیە. دووەمیان ئەو ڕزقەی کە تۆ بە پارە تەنها بە پارە و بە خواردن دەیبینی، ئەو ڕزقەکەوە دەزانی کەڵی خوا ڕزقم دەی یعنی خوایە پارەم بدەیتێ، ئەوە بچووکترینی ڕزقەکانە. ئیمانداری بەڕێز، ئەگەر سەروەت و سامانی قارونت هەبێ بەڵام ئیمانت نەبێت خوا بە هیچ دەچێ، توخوا ئینسانەکە بە کافری مرد و جەهەنەم جێگای بوو، ئەموو سەروەتی دنیات هەبێت چییە؟ وەڵڵاهی هیچ نییە. ئیمان گەورەترین سەروەت و سامانە. وەختێ پارە نرخی هەیە کە ئیمانی لەگەڵدا بێت، نەک لە پێناوی پارەدا ئیمانەکەت دانەی. ئەگەر هەموو سەروەت و سامانی دنیا بخەنە دەستی کەسێکەوە سەبر و ئارامی خوا پێ نەبەخشێ، بۆ خوا دایدەنێ. کەسی وا هەیە زۆریش دەوڵەمەند بوو، بە چاوی خۆمان بینیمان، لەسەر بێتەحەمولیەک کەسێکی کوشت و هەموو سەروەتەکەی دانا، شەڕێکی کرد و هەمووی دانا لە پێناوی سڵحێکە. ئەگەر سەبر ڕزق نییە بەرە وەڵڵا. ئەگەر سەبرت هەبێ کەمێکت هەبێ، کەمێک بیانە بەرچاوت 1 ملیۆن دینارت هەیە، کەمێک بەڵام حەڵاڵە، پوختە، بە بەرەکەتە، بەردەوامە، ئاسوودەیی دڵت هەیە و دڵە ڕاوکێن نییە، توخوا ئەو تاکە ملیۆن دینارە بەقەدەر 1000 ملیۆن دینار 1 ملیار دینار لەو پارەیە نایەنێ کە زۆر زۆرە بە ژمارە، بەڵام حرامە، بەڵام پارەی ئەموو ئەو خواردوتە، بەڵام بێبەرەکەتە، هەر نازانی ئەو هەموو دێت چۆن دەڕوە، بەڵام کاتیە. مەسافەیەک چاک دەوڵەمەندەبی لە کتوپڕا دیسان هەژار دەکەوێەوە، کاتیە، دایمە دڵە ڕاوچێتە. بەخوا کەس ئاگای لێ نەبێت دڵی خۆت باشترین مامۆستایە، کە پارەی حرام دەخۆی دەست بەجێ هەموو لەشت دەکەوێتە هەژانەکە ویژدانت نەمرد بێ. ئەو دڵە ڕاوچەیە نایڵی ئیسراحەت بکەی، تۆ بڵێ نەفەوتێ، تۆ بڵێ بۆم نەخۆن، تخوا کامیان باشترە؟ بەخوا ئەو کەمە پوختە بەرەکەتدارە حەڵاڵە دڵ ئاسوودەیە زۆر لەو زۆرە باشترە. ئەوە تۆ سەبرت گرتووە، وەکو خەڵکی هەڵپەت نەکردووە لە پڕێکا بی بە کوڕێک. دەوڵەمەندی وا هەیە وەکو شیر وایە، لە کتوپڕێکا هەڵدەچێ ئەڵێ مستێ شیرە، ئاگرێک ژێری کەوتووە هەڵدەچێن بەسەر مەنجەڵەکە ئادەڕژێ، بەڵام لە دواییدا وەختی ئەزانی هەر مستە شیرەکە ماوەتەوە، کەمتریش بۆتەوە. دەوڵەمەندی وا هەیە وەکو کەفی سەر دەریا وایە، ئەوەندە زۆر گەورە دەردەکەوێت کەچی دواییدا دەبێتە پوچ، ناوەکەی پوچە، هیچ نییە، فش بۆەوە. تۆ سەبرت گرتووە کە ئارامت گرتووە لەسەر ئەوەی بە حەڵاڵی و بە پوختی وردە وردە پێدەگەی. نمونەیەک بێنە بەر چاوتان، درەختێکت هەبێ، ئەگەر تنۆک ڕۆژانە و شەوانە ئاوی بچێتە ژێر، بەردەوام سەوز و گەشە. ئەگەر تۆ بتەوێت لافاوێکی ڕووتێ بکەی، وەڵا گوڵەکەشت و درەختەکە لە ژێرەوە هەڵدەتەکێنێ، هەمووی دەبە. هیوا هەمان هەیە سەبری نییە، دەڵێ دەبێت بە یەک کڕە لافاو ڕوم تێکە، وەڵا لافاو ژیانی خۆشت دەبە. لێگەڕێ ئەو کەمە پڕبەرەکەتە، بەڵام بەردەوام داری ژیانت، ڕزق و ڕۆزیت گەشاوەیە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحا کە ئیمامی حاکم ڕیوایەتی کردەوە لە صحیحەدا بە ژمارەی فەرموودەی 448 دەفەرمێ: ما رزق عبد خيرا له ولا أوسع من الصبر. ئینسان هیچ ڕزقێکی نەخواردووە، ڕزقێکی پێ نەدراوە بەندە چاکتر بێ بۆی، فراوانتر و زۆرتر بێت لە سەبر و ئارامگرتن. کە سەبر و ئارامت هەبوو تووشی حرامخۆری نابی، هەڵپەی زیاد ناکەی، ماڵەکەت دانانی لە تۆڕەبوونێکە. بۆیە وتوانە دەوڵەمەندی ڕاستەقینە مەندە، لە سەرخۆیە، ئارامە، سەبری هەیە. ئەینا هەموو سەروەتی دنیات دەنێ، ئەگەر سەبری لەگەڵانە بدای دەنێ. ئەی عەقڵ سەروەت نییە؟ هیواتان هەیە بەڕێستان هەر لە دێر زەمانە و لە باوە پیرانە کەمتان هەبووە، بەڵام قەت محتاجی خەڵک نەبوون، چونکە عەقڵی خۆی نەداوەتە دەست کەس. خەڵکی شەبوو پارەی زۆری چەند دەفتەری هەبوو، عەقڵی خۆی دایە دەست خەست و بۆیان خوارد تەواو بوو. بۆیە بڵێ کە داوای ڕزقت کرد بڵێ خوایە پارەی زۆرم دەیتێ مانیع نییە، بەڵام خوایە ئیمانی لەگەڵ بێ، خوایە سەبری لەگەڵ بێ، خوایە عەقڵی لەگەڵ بێ کە بتوانم ئیدارەی پێ بکەم. سێیەم لە تایبەتمەندیەکانی ڕزق، ڕزقوکە لەیسە بالکدی فەقەت. ئیماندار دڵنیا بە ڕزق و ڕۆزی بەس بە هەوڵدانی زۆر نییە، ئەبێ ئیزن و ڕەزامەندی ئەڵڵای لەسەر بێ. ئەویش قەدەرەن بڕیار دراوە. زۆر کەسمان بینیوە و خوێندۆتەوە ژیان نامەی، زۆر بەهێز و بەگوڕ بووە، بە شان و شەوکەت بووە، پاچی لە بەردەوە قەڵاشتوێتی. ئەمجا زۆر زیرەک بووە، زۆر قسەزان بووە، زۆر شاعیر بووە، عاقڵ بووە، کەچی سوبحانڵڵا نانی شەو ڕۆژی ناگاتەیەک. چەند کەس لە مێژوودا فەیلسوف بووە بە هەژاری مردووە، چەند کەس شاعیر بووە و لە برسانە هەر ئەوە بۆ ژیانی هەبووە. ئەی لە بەرامبەرە نەتان بینیوە هیوا هەیە زەعیف و لاواز و بچکۆلە و بێدەسەڵات، حەدەسەڵاتی هیچی نییە. ئەمجا نازانێت چوار قسەی ڕێک و پێ بکە،
بەخوا جێلۆکەشت لە ڕووی جەنابتان کێچی بەرد بفرۆشێ دەبێتە زێڕ لە دەستیە ئەمە بۆت ناسەلمێنە کە لە پشتی توانای تۆ قودرەتێک هەیە کە ئەمانی بڕیات داوە دیارە ئەوە بۆ ئەو باشە و ئەوە بۆ ئەو باشە لە قیامەتا تێگەی لە دنیادا تێی ناگەی مالیکی کوڕی دینار ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێچەکە لە پیاوچاکانی ئومەتی ئیسلام بەسەراتێکی بینیەوە بە چاوی خۆی باسی کردووە دکتۆر حەسەن پێنجوینی کتێبێکی ناویکێکی بچکۆلەی هەیە زۆر جوانە بە ناوی سەری بێڕۆزی لە ژێر خاکدایە من ئەوم لەوێدا خوێندەوە مالیکی کوڕی دینار دەفەرمێت لە ماڵەوە دانیشتبووم خێزانم گۆشتێکی زۆری ورد کردبوو وتی تا دەچم ئاوێک دێنم لەوکانی ئاگال لە گۆشتەکە بێ منیش مەشغوڵی متاڵا و نووسین بووم وەختێکم زانی پشیلەیە کات و وڵمە گۆشتێکی گەورەی برد پشیلەوەکو سەگوانەنێ پیسی ناکە ڕۆیشتم بە شوێنی ئەو گۆشتەی لێ وەربگرمەوە پشیلەکە دوورکەوتەوە دواتر وازم لێ هێنا بەڵام ئەوەی سەرنجی ڕاکێشام کە خەریب و ئاور بدەمەوە پشیلەکە گۆشتەکەی لە بەردەمی کەڵەکێکەدانا کە پڕ بوو لە کەلێن و کون وەستام لە شوێنێکە پشیلەکە گۆشتەکەی نەخوارد ئەوەی سەرنجی ڕاکێشام مارێکی گەورە سەری هێنا دەرەوە کتە گۆشتەکەی بردە ژوورەوە بردی بیخوا ئەمە تا ئێستا لەوانەیە سیر نەبێ پشیلەکە گۆشتی بدۆ چاوی بۆ مارەکە و تۆ گۆشتەکەی فڕێداوە بەڵام کاتێک کە دیقەتم دا و چوومە سەر شوێنەکە مارەکە نابینایە هەردوو چاوی نابینێ سبحان الله هەردوو چاوی لەدەست داوە لەوە چێ بە سەریان کێشابێ شتێکی بەسەراکەوتی بێ بۆم دەرکەوت ئەو پشیلەیە بخوا کردی بە وەسیلە ئەم گۆشتە بۆ ئەو مارە بەرێ بەڕێزان بەخوا ڕزقی ئەمەش هەمووی ئاوایە هەر یەکە وەسیلەیەکین بۆ ماڵ و منداڵمان کەنانی بۆ دەبینەوە منەتی بەسەران نەکەی بڵێ من بەخێوت دەکەم هەمومان وەسیلەیەکین ئەو وەسیلەیە بۆ ئەو وەسیلەیە بۆ ئەو خوا ڕزقی هەمومانی بەیەکەوە تەواو کردو پەچی هەمووان ناخە ئەوەی دەمەوێت زیاتر ئاماژەی پێ بکەم لەم هەفتەی ڕابردوودا لەگەڵ حرمەتم بۆ ناوی هەر کەسێک ئێمە لەسەر ئەم مینبەرەوە ئەلحەمدولیلا قەت ناوی کەسێک نازڕێندرێ بەسەراتێک لە کوردستانە بڵاو بۆوە هەرچی تەلەڤیزۆن بوو باسی کرد هەر کەناڵ لە دوای کەناڵ دەچوو ئەو ماڵە و ئەو دەڤەرە و ئەو منتیقە بەڕێزەکە هەموو ئەهلی عیلم و زانست و پیاوی بەڕێز و بە حورمەت هەبێت لەو پشت دەروڕانێ ئەوانەدا هەڵکەوتووە و شۆڕژگێڕی ڕاستەقینەش هەبێ هەر لێەوە دەست پێ کردو گۆڕانیش هەر دەبێ گۆڕانکاری لە سیستمی حکومڕانیشدا هەر لێەوە دەستی پێکرد تا ڕانیە و قەڵازی ڕانەپەڕی بەعس لە هیچ شوێنێکەوە خەڵک زاتی نەبوو بەلەوە ڕاوەستێ بۆیە خەڵکێکی هەتا بڵێ بە حورمەت و بەڕێزن بێمە بێ ئەو ڕاستیمان لەبەر چاو بێت لەوێەوە دەنگ و باسێک تەقیەوە هەرچی ڕاگەیاندن بوو باسی کرد هەرچی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکە کە من نیمە لە زمان خەڵکیەوە کە دەبیستم هەمووی باسی ئەوەیە بڕۆ ناو بازاری دینار و دۆلار بڕۆ ناو بازاری تر لە ناو مەدیسی ماڵاندا هەر باسی ئەوەیە بەداخەوە ئەو ڕاگەیاندنانی ئێمەش بێویژدانن لەگەڵ ڕێزم بۆیاندا بەس بۆ ئەوەی بینەر سەیریان کات جا هەیە دەیکا بە نوکتە و پێکەنینەوە دەیخوێنێتەوە بۆی خەڵک پێ بکەنێ ئێمە لە مینبەرەوە ئیشمان ئەوە نییە دەنگ و باسێک بە خەڵک بگەێنین ئیشی ئەهلی ئیسلام ئەوەیە دەرسێک لەمە وەرگرین و بە مسلمانانی خۆمانی بڵێن هەر هەواڵ بڵاوکردنەوە هیچ نییە یەک ڕاگەیاندنم نەبینی پسپۆڕێک بێنێتە سەر تەلەڤیزۆن بڵێ ئەمە بۆ ڕوویدا ئەی چارەسەری چییە ئەی ماساتەکانی چییە وێ بارکی سەرشانی خۆم زانی خوا نەخواستەوەکو ناوهێنانی کەسێک نییە لە چەند خاڵێکە ئاماژەی پێ دەکەم یەکەم بەداخەوە ساڵانە ئەمە لە کوردستانە دووبارە دەبێتەوە هەموو ساڵە منیش و تۆش دەیبیستین فڵان کەس 400 دەفتەری خەڵکی برد هەیە 5 ملیۆن دۆلاری برد هەیە ملیۆنە دۆلاری ئەو خەڵکەی برد بێ سەر و شوێن بوو دوای بەنیوە سۆحیان بۆ کرد هەموو ساڵێک لەوەی من لە بیرمە لەم کوردستانەدا ئەم بەزمە دووبارە دەبێتەوە کەسیش دەرسی لێوە ناگرێ دووەمیان ئەم بابەتە کراوەتە نوکتە هەوە سەدان نوکتەی لەسەر دروست کراوە بۆ پێکەنین کراوەتە دەرفەتێک بۆ شکاندنی کەسانێک چونکە ئەو کابرا وەسڵشتیوانەوە هەرچی کاغەزێک دەنووسێ لە فەیسبووکە بۆیە قەت بڕات بە شتانە نەبێ لەوانەیە دەستێکە بێ بۆ شکاندنی چەندین کەسایەتی کە بڵێ پارەی داوە و چۆن گاڵتە بە عەقڵی کراوە ئەوانەش ڕاست نین فەیسبووک لە 190 دەبێ بڕات بە کارەکانی نەبێت چونکە دەستێکەیە لە پشت ئێمانەوە بۆ شکاندن اینجا بەڕێزان بەخوا ئەمە شایانی پێکەنین نییە وەڵڵا من گریانم بۆ وڵاتێک دێ کە سیستمی حکومڕانی هێشتا دوو خەلەلی گەورەی هەبێ وەڵڵی خۆزگە وڵاتی کوردستانی من لە هەموو وڵاتێکی ئەوروپی پێشکەوتوتر بوویایە لە هەموو وڵاتانی دنیا جەنابتان دنیاتان لە من باشتر بینیوە و گەڕاون پارەی کاژ لە هەر ماڵێک هەبێ حکومەت دەستی بەسەرا دەگرێ ئەبێ هەمووی لە بانقا بێ نەکەس لێت دەدزێن نەکەس دەستی بەسەرا دەگرێن نەکاری نایاسایی پێ دەگرێ حکومەت چاودێرە بەسەر پارەکانتەوە چۆن لە پڕێکا دەبی بە کوڕێک حکومەت ئاگای لێیەتی قبوڵی ناکالێت چۆن پارە لە ماڵەوە بێت دز بێتە سەر تو لە پێناوی پارەدا بتکوژێ حکومەت بەرپرسیارە لێت ئێمە 30 ساڵ لە حکومەتین تا ئێستا وەری یەک کەسێک لێەوە بڕۆی بە بانقی حکومەت هەیە یەک کەس دەوێت دیناری خۆی لە بانقادانێ و دڵنیا بێت ناوەڵڵا کەواتە هێشتا خەلەلی ئابووری گەورەمان هەیە بێجگە لە موچەکە
دووەمیان کابرایەک 2 ساڵ بێ وەکو باسی دەکەن ئەو هەموو هەزار دەفتەر دۆلارە کە حکومەتیش ئەوەندەی لە بوجەدانێ و هێنابێتی و بربێتی ئەی ئیشی ئاسایش چییە؟ ئاسایشی ئەو مەنتیقەوە کۆی لە قەوماوە دەڵێ دوای باران کەپنەک کار لە کار ترازانجا کابرا دەگرێ و دەیبا و سەرپەرشتیەکە ئەوە تۆ چەند ساڵ بی وریابی کابرایەک سەرمایه‌دارێکی گەورە نەبێت شەریکە و کۆمپانیایەکی ڕەسمی و دامەزراوی لە حکومەتان نەبێت جێگەی متمانە نەبێت چۆن ئەو خەڵکە پارە دێنێ و دەبا ئەگە حکومەت بڵێ ئاگام لێنی عیبەیە ئەگە بڵێ ئاگام لێیەتی ئەی بۆ هەڵوێستن نەبووە ئەوەش بەڕاستی گریانی دەوێت وڵات یەخوا ئاوا بێ سەرپەرشت و بێ سیستم نەبێ بە خوێندنەوەکانی ئێمەش ئیسراحەتی تیان ناکەن. سێمیان ئەم کابرایە کە ناوی یعنی چۆتە سەر هەموو شوێنێکەوە بتر بوو بە ناوێکی دیار ئەوەندەی خەڵک ناوی ئەوەی هێناوە زیکری ئەڵڵای بکە بەسی بوو لە هەموو شوێنێکا کە من دەچم باسی ئەوەیە دەبێ خۆتی لێ پارێزی ئەوە ناوێکە لەوانەیە ماڵی 1000 کەسی ئەم وڵاتی خواردبێ ئەو دەڤەرانەی خواردبێ کوردستانی خواردبێ بەڵام ئەوەی جێگەی سەیرە کەس بەلایەوە گرنگ نییە خەڵک هەیە لە حیزب و لە حکومەتا ماڵی هەموو میلەتی خواردووە کەسیش پێی دەستبڕ نییە زۆر سەیرە خۆ زۆر کەسانێک هەبوون لە ئینتیفاضە 91 کە هاتنەوە کوردستان لە ئێران و تورانەوە جووتە پاتەی لاسیکیان لە پێدا بوو من ڕسمەکانم هەیە بە سواری گوێدرێژێکی سپی هاتوونەوە کەچی لەوەڕ خۆش بوو دەستیان کرد بە سۆپەر کڕین و دوایی مۆنیکا کڕین و وەنەوشە کڕین و لەگزس کڕین و ئەو هەموو سەرۆت و سامانە ئەو هەموو خەڵکەیە کابرا ئەزانێ پارێکی خواردووە احتیمال ڕۆژی بیشیداتەوە خوا ڕەحمی پێ بکا گەر نیازاکەن بەس ئەوانەی کە پارەی ئەم هەموو میلەتیان خواردووە ئەیە کەس لەوانە ناپرسێ ئەرێ کاکە تۆ بەچی دەوڵەمەند بووی دەوەرە پێم بڵێ مەعاشەکەتم بۆ حیساب بکە وعد بێ ئەگەر یەک لەسەر 1000 بۆ مایەوە ئێمە لە منبەر دەچینە خوارەوە ڕاست نییە کەس زۆر سەیرە یەک کەسێک ناوی زەق دەکرێتەوە ئەوزام هەر بۆ داپۆشینی ئەوانی تریشە خۆزگەوە عیبرەتێک وایە حکومەتیش بە کارەکانی خۆیدا حیزبەکان بەکاری خۆیاندا بڵێ کاکە وەرە من حیزبم دامەزران بۆ خزمەتی خەڵک نەک بۆ دزی من حکومەتم هەیە تۆ بەرپرسی معاشی باشت با هەبێ عافێتت بێ سارێک 2 سارەشت هەبێ 2-3 حیمایەشت هەبێ بەڵام ئەوەی لەوە زیاد بێ من ئەینە لەکە هاذا ئەی کاکە تۆ ئەمە لەشێ بوو تۆ وەکو کاک فڵان کەس دیارە بەڵام تۆ ماڵی هەموو میلەتەکەت لە ماڵایە ئەی هاوار بە حاڵت بۆ دنیا و بۆ قیامەتت. چوارەم با پندوانە لەمە وەربگرین یەکەم ئەو کەسانی کە خەریکی ساختەچێتین دوو لە ڕووی جەنابتان پەرژین بێ هەموو ئەو کەسانی کە بەتەمان بە فرت و فێڵ خۆتان بژێنن پارێ ئەم و ئەو بێنی و هی ئەو بدەی بە و هی بدەی ئەو بدەی بە و وەڵڵاهی برام هەتا ئاوا تۆش ناوت نەسڕاوە نەچوویە سەر تەلەڤیزۆن و باز نەکراوی لە خوا بترسە تەوبەیەکی ڕاستەقینە بکە و ماڵی خەڵک بدەوە ماڵی خەڵک بدەوە دڵنیابە ئەی ئەو کەسەی کە بەتەمای بە فرت و فێڵ خۆت بژێنی واللهی بە چاوی خۆت دەبینی ڕەن بە ڕۆژە پارەت زۆر پێ بێ بەڵام هەمیشە بە هەژاری دەژی کاکە گە شەرعیش نەبێ خوای گەورە ئەو خوای ئەلعەدلە بوونەوەری وا دروست کردووە لە شوێنێکابی نە مزگەوت هەبێ نە خوتبە هەبێ نە مامۆستای ئاینی هەبێ نە پەیامی پێغەمبەران هەبێ بەس بە چاوی سەر بڕوانێ دەشت و دەر خوای گەورە ئاگاداری کردووی حەڵاڵ هەیە و حەرام هەیە خوای گەورە لە بوونەوەراندا نیشانت دەدا هەر کەسێ هەڵپەی زۆر بێ وا بزانێ ئەگە فرت و فێڵ و تەڵەکە بازی زۆر بێ زۆر دەوڵەمەند دەبێ هەر خوا دەفەرمێ سەیری ئەم دوانەکە من دوو نمونەتان بۆ باز دەکەم یەکەم ڕێوی ئەنواع تەکتیکی هەیە ئەو ڕێویە بڕۆ لە کتێب و مەوسوعەتا بیخوێنەوە یعنی خۆی دەکا بە مردوو هەناسەی خۆی دەگرێ ورگی خۆی فو دەدا هیچ زیندەوەرێک نییە ڕێوی فێڵی لێ نەکا فێڵ لە مرۆڤ و زانایانیش دەکا کەچی ئەو ڕێویە بەو هەموو فێڵبازی و تەکتیکەی کە بۆ بەدەستهێنانی ڕزق و ڕۆزی دەیزانێ هەتا دەمرێ هەژارە بەردەوامی خوا برسیە ژەمێک تێبێت دەژەم برسیە پیسخۆرێکە دوول لە ڕوتان ئەو حەشەرەی ڕێوی دەیخوا هیچ ژنی دەوری کە بێزی نابی خوا پشیلەش نایخوا کەچی ئەو بەدوی ئەو پیسانە شاوێڵە بەدوی پێستە کۆنێک ئاوێڵە چاو لێ هەتا فێڵبازتر بێ ڕزق سوارترە. دووەمیان قەلەڕەش غوڕاب کە لە قورئانیشە ناوی هاتووە ئەم جارە گۆڤاری هەیڤم خوێندەوە ژمارە 60 لاپەڕە 14 دکتۆر شوان حەسەن سۆفی کە دکتۆرای هەیە لە فیسیۆلۆجیدا بابەتێکی زۆر جوانی لەسەر قەلەڕەش لە ڕووی عیلمی فیسیۆلۆجیەوە نووسی بوو ئەمانە هەموو قسەی کتێب و عیلمن بەڕێزان کەم بۆتان باز دەکەم ئەڵێ قەلەڕەش زۆر زیرەکە غوڕاب قەلەڕەش زۆر تاکتیکی بەدەستهێنانی ڕزق و ڕۆزی بە قووەتە تەنانەت سەیری مرۆڤکە بەس سەیرت کا دەزانێت تۆ لە دڵتا بەرامبەری ناحەزی دەتەوێت بیکوژی یان زەرت بۆی نابێت ها چاولێ لە کوردستانی مەدا کە خەڵک بێتە ناوەدانی لێدا خۆی دوو لە پەرێز دەگرێت ئەچێتە چۆڵەکان لە ئەوروپا دەچێتە سەر جادەکان دکتۆر شوان دەڵێ لە ئەوروپا
گوێز دێن حەزیان لە گوێزە بەڵام گوێزەکەی بەڕقی بۆ قود ناچێەوە قەل و ئەوانە حەزی لە ناوکەکەیەتی توێ کڵەکەی یەخۆ بۆ ناشکێ ئەچن کۆمەڵێ قەلی زۆر گوێزەکە دێنن ئەچنە سەر ترافیک لایتێک ئەزانن کام ترافیک لایتە زۆری پێدەچێت هەمووی لەسەر خەتی پەڕینەوەکەدا دەنێن وەی کە سارەکان ڕۆیشتن گوێزەکان دەشکێن دواتر کە سارەکان وەستان دەزانن تایەکان حەد ئەو یەک دوو دەقەی کە سارەکە وەستاوت گوێزەکە دەخۆن زۆر بە ئیسلاحە دەمە تاکتیکێکە هیچ باوەندەیەکە نایزانێ ئەوانەی ماسیگرن لە بەر دەریاکاندا یەک دوو قەلە ڕژ یەک ماسی بفڕێنن بەستیان یان ماسیە کۆنێک لە شوێنێک دێنن ئەی بەنە سەر لوتی کەشتێکە کەشتێوانەکەی پێ مەشغوڵ دەکەن ئەوانی دی لە دواوە تاڵانی دەکەن زۆر بە فێڵبازی ڕسقی خۆیان بەدەست دێنن تەنانەت ئەگە بچێتە شوێنێکەوە لە ناو درزی شاخێک و کەلێنی دارێکە خواردنێک هەبێ عەقڵی ئەوەی هەیە زۆر بە تاکتیکە چیلکەیەکی درێژ دێنێ و بە دەنووشیەوە دەکا و بە چیلکەکە خواردنەکە دێنێتە دەرەوە ئەگەر ئاوی پێویست بێ و لە شوشەیەکا بێ بۆیان داناوە دەمی ناگاتە ئاوەکە دەمی ناگاتە گۆمەکە قوڵە دێنە بەردەوام دێنن بەردی تێدەکەن هەتا گۆمەکە پڕ دەکەنەوە بۆی ئاوەکە بێتە سەرەوە بەردی تێدەکەن ئاوەکە هاتە سەرەوە ئاوەکەی خۆی دەخواتەوە بەڵام سەیری کە قەلە ڕەش لەگەڵ ئەو هەموو زۆرزانی و تەکتیک و فێڵکاریدا بەردەوامی خوا منبوزە هەر کەس خۆشی ناوێ ڕقی لێتی یعنی ئەنواع ئێجازی علمیشی تێدایە بەڵام هەمیشە برسی هەر لەسەر زبڵدانان کەوتووە والله ئەو کەسانش کە بەتەمان بە ساختەچێتی هەر دەرز لەمانە وەرگرن ئەوەی بە ساختەچێتی و قۆڵبڕین و فێڵ لەم و لەو بێوێ ژیان بەسەر بەرێ یان وەکو ڕێوی دەژیا پیسخۆر دەبێ یان وەکو قەلەڕەش لەسەر زبڵدانان دەبێ ڕۆژێ تێر دەبی جیشفانت گەرمت دەیان ڕۆژی ژیانت لە زیندان و لەبەر چاوی خەڵکات بێ خۆ لە خەڵک بشاریتەوە دووەم دەرسمان خۆشەویستان با بۆ میلەت بێ با بۆ ئێمە بێ ئێمە خوا شەرعی بۆ داناوین دوو ئاەتی سوڕەتی بەقەرە بۆ بازاڕ بەسە الذين يأكلون الربا لا يقومون إلا كما يقوم الذي يتخبطه الشيطان من المس ذلك بأنهم قالوا إنما البيع مثل الربا وأحل الله البيع وحرم الربا فمن جاءه موعظة من ربه فانتهى فله ما سلف وأمره إلى الله ومن عاد فأولئك أصحاب النار هم فيها خالدون يمحق الله الربا ويربي الصدقات والله لا يحب كل كفار أثيم سورة البقرة آية 275 لەگەڵ 276 کۆمەڵە مەشهەدمان نیشان دەفەرمێ هەر کەسێک بڕوای وابێ کە حەڵاڵ و حەرام لە پارە دانێ دەڵێ ڕیبا و کاسبی هەر وەکو یەکن تۆ پارە دەدەی شت دەفرۆشی و قازانج دەکەی منیش پارە دەم و زیاد وەردەگرمەوە هەر پارە زیاد وەرگرتنە هەر کەسێ عەقیدەی وابێ ڕیبا خواردن و کاسبی حەڵاڵ هەمووی هەر وەکو یەکە و گرنگ پارە پەیداکردنە علەمان دەفەرمون مەلای گەورەی کۆی لە تەفسیرەکە دەفەرمێت لا يقومون لە دنیا و لە قیامەتە زۆر تەفسیرێکی جوانە لە ڕۆژی قیامەتە کە لە قەبر دێنە دەرەوەوانە وەکو شێتیان لێ هاتووە وەکو شێت کەف دەچڕژێن و بە هەر چوار لەوەی خۆیاندا ڕادەکەن و بەسەری خۆیان دەکێشن و مەشغوڵن و قسە دەبزڕکێن و هاوار دەکەن لە دنیاژدا سەیری ڕیباخۆرەکان کە ها کە لێیان دەقەمێ و پاریان دەخورێ و هیچیان نامێنێت چۆن هاوار دەکەن مشەوەش دەبن وەڕز و بێتاقەتن لەم لا ڕادەکەن بۆ لا لەو لا ڕادەکەن بۆ لا قسە دێن و دەبن یعنی بۆ خۆشیان نازان خەریکی چن ئەوە یەکەم نیشانەیانە لە دنیا و لە قیامەتە وەکو شێتیان لێ دێ وەکو شێت لە دنیادا شێت دەبن تووشی نەخۆشی خراپ دەبن ماڵوێران دەبن خوای گەورە دەفەرمێ ئەمەندە بەسەوە ئەحەل الله البەیع کاکە کڕین و فرۆشتنی حەڵاڵ خوا حەڵاڵی کردووە وحرم الربا ڕیبا حرامە يمحق الله الربا ويربي الصدقات هەر وەختێک کاسبی ڕیبا بکەی پارەی بەلاشت بە ڕیبا دەستکەوێت دڵنیا بە یەمحەق و والله فوی لێ دەکرێ و هیچی نامێنێ پارچە پارچە دەبێ هەر ماڵێک بە ڕیبا پەیدا بکرێ وعدی خوایە وعدی خوا نایەتە جێ بەرە والله بە چاوی خۆ دەیبینی هەر کەسێ ڕیباخۆر بێ هەر کەسێ پارە بدا بە ڕیبا دڵنیا بێ یەمحەق و پارچە پارچە دەبێ ماڵەکەی هیچی بەدەستەوە نامێنێ لەوانەیە چەند ڕۆژێک مانگێک ساڵێک شتەکانی زۆر بن بەڵام لە کتوپڕا دەتوێتەوە هیچی نامێنێ ئەو وعدی خوایە بە چاوی خۆ دەیبینی وەیوربی الصەدەقات جاوشەی لێرەدا بەیع بەرامبەر بە ڕیبا هاتووە بەڵام بۆ خوا بە سەدەقە ناوی ناردووە هەر کەسە کاسبی حەڵاڵ و شەرعی بکە وەکو ئەوە خێری بە خەڵک کردێت چونکە لە کاسبی حەڵاڵە خەڵک خێرەومەند دەبێت لە دەستت بەڕێزان خێری دەست دەکەوێت بۆیە ئاگال لێبێ ئەمجا هەر کەسێک ڕیبا بە حەڵاڵ بزانێت جێگەی جەهەنەمە بە یەکجاری
خواگەر کەسێ لەم دنیادا بڵێن هەموو پاری دنیا دەدەینێ بەس 1 دقە دەتکەینە ئاگرەوە قبوڵی دەکا دەی وعدی خوایە هەر کەسێ ڕیبا بە حەڵاڵ بزانێ و بیخوا ئەوە لە قیامەتە لە جەهەنەما بە ئەبەدی دەمێنێتەوە. ئەم ئاەتە بەڕاستی لە مشوڵکە بە گیانماندا بێنێ ئەی میلەت پارەت نەوێ بە ڕیبا. لە شەرع بپرسە کاکە لیژنەی فتووە مامۆستانی بەڕێز من وەکو خۆم ئەهلی ئەو فتووادانە نیم بەڵام هەر وەختێ ویستت مامەڵە بکەیت لە مەزگەوتەکەی خۆتە لە شارەکەی خۆتە لە لیژنە فتوواکان بە تایبەتی بپرسە مامۆستا ئەم پارەی کە من دەوێن بیخەمە ئەم معامەلەیەوە حەڵاڵە یان حرامە کەوتی کاکە حرامە پرس بە کەسی تر مەکە بڕۆ لە ماڵی خۆتا دانیشە بە کەمێکی حەڵاڵی دڵنیایی خۆت ڕازی بە با خەڵک ئاوا پارەکان بۆ نەخوا با قیامەتیشن نەسووتێ. دووەمیان خۆ ئەگەر جاری وا هەیە شەرعیش بۆ لێ نەبوو جاری وا لیژنەی فتووە ئێمەش بەداخەوە هێندێ دڵێن حەڵاڵە هێندێ دڵێن حرامە و ئەم کۆمپانیا داهاتوە هێندێ دڵێن باشە هێندێ دڵێن لەوانەیە وانە بێ و ئەمە پارە نییە بە پارەیە بە کەلوپەل جا حیلە شەرعیم ناوێ لە حیلە شەرعی مەپرسە ئینە هەموو شتێ دەتوانی فێڵی بۆ بدۆزیەوە ئەڵێن کابرایەک ڕیبای دەخواوتیان کاکە حرامە وتی خوا لە قورئان دەفەرمێ وەلا خوای گەورە لە قورئانە فەرموویەتی الذين يأكلون الربا ئەوە هەڕەشیان لەسەرە ئەوەی ڕیبا دەخۆن بەخوا کاکە من پارەی ڕیبا و سووکەوەری دەگرم 1 دیناری نادەم بە خواردن و کەباب و نان و ئەوانە من دەیدەم بە شتێک کە ناخورێ دەیدەم بە سیارە دەیدەم بە تای دەیدەم بە سابوون دەیدەم بە جلوبەر خوا فەرموویەتی ئەوەی کە دەخورێ خۆ من نایخۆم حیلە شەرعی بۆ خۆت مەدۆزەوە ئەزیزم پرسێکیش بە عەقڵت بکە عەقڵی ئینسان مامۆستایەکە باوەڕتان بێ لە دوای شەرع عەقڵی ئینسان پێت دەڵێت لە بازاڕێکە دەفتەرێ دۆلار وا 2 وەرەقەی لە مانگێکە پەیدا کرد معقولە تۆ دەفتەرە دۆلارت هەبێ و 30 وەرەقە پەیداکە لە مانگێکە معقولە سیارەکەی خۆت عیبی نییە دەیدەیە دەست کابرا بای دەفتەرێ دۆلارە ئەڵە وەڵا دەفتەرێک و 50 وەرەقە دەدەمەوە بۆ 3 مانگیکە ئاخر ئەم پارەی بۆ خەڵکی حەڵاڵ خۆر 3 وەرەقەی پێ پەیان ناکرێ معقولە پارەکەی تۆ 30 وەرەقە پەیاکە عەقڵت پێت دەڵێ ئەمە ڕاز نییە بەڵام تەماح چاوت کوێر دەکا کۆتایی وتارەکەم بەم بەسەرهاتە دێنم کە بە مناڵی لە کتێبی مەلای مەشهورە خوێندومەتەوە لە کاتی وتارەکە بە بیرم هاتەوە ئەویش ئەوەیە عەقڵ و تەماح شەڕ دەکەن جاری وا بەیەکەوە ئاگال لێبێ خۆشەویستم تەماح سواری شەرع و عەقڵەکە نەبێ بۆت مەلای مەشهور کابرایەکە لەوانەیە ساڵانێکی زۆر سەدەها لە پێشجادا زیابێ هەموو میلەتێک باسی مەلای مەشهوریە کورد پێی دەڵێن مەلای مەشهور عەرەب پێی دەڵێت جەحا تورک پێی دەڵێ خواجە ئەفەندی شێخ محمود بسری کاتی خۆی کتێبێک هەیە و 2-3 مجەلەد بوو حیکایەت عەموو مەحمودیش پێڵێن عەرەب یعنی هەموو میلەتێک مەلا مەشهورێکی خۆی هەیە مەسەلەکانی زۆر جوانن بۆ ئەمڕۆ دەتوانی دەرسیان لێوەرگری ئەڵێ مەلای مەشهوری ئەو جەحای عەرەب بێ مەلای مەشهوری کورد بێ هەرچێک بێ لە زمانی خۆیدا مەنجەڵێکی دەویست مەنجەڵەکەی پێویست بوو چوو لە ماڵی دراوسەیەک وەریگرت مەنجەڵەکە تۆ بڵێ بای 50,000 مەنجەڵەکەی وەرگرت و دوای هەفتەیەک 2 هەفتە کەیشەکەی تەواو بوو بۆ ماڵی دراوسەکەی بردەوە بەڵام مەنجەڵێکی بچکۆلەشی لەگەڵا برد مەنجەڵەکە بای 5,000 دەبوو کە مەنجەڵەکەی بردەوە کابرای خاوەن مەنجەڵ وتی کاکە ئەمە چییە مەلا وتی وەڵام مەنجەڵەکە خوانەی بڕێزا و ئەم بچکە بچکۆلەشی بردووە بووە ئەم مەنجەڵە بچکۆلەشی بووە کابرا بە عەقڵی خۆی یەقینی هەیە کە مەنجەڵ نازێ و بەچکەی نابێ بەڵام پێی خۆش بوو هاتموح گرتی تەماحەکەی بەسەر عەقڵی خۆیان زاڵ کرد تۆ لە ژیانتا لە باب و باپیرانیشت نەدەبیستووە ئاسنی ببێ نازیندوو بەچکەی ببێ وتی وەڵا خوا ماڵ داواکە خوانەی بڕێ قبوڵی کرد خۆی لێ جێل کرد عەقڵی خۆی ئیجازەدا زۆری پێخۆش بوو ژنەکەی بۆ دەرو دراوسەی جێڕایەوانێ وەڵا ئێمە مەنجەڵێکماندا بوو مەنجەڵ و بچکۆلەیەکشمان لەگەڵا بۆ هاتەوە ئەمجا خەڵک چاولێکەری جا وڵاتی ئێمە بەم چاولێکەریەمە وێران بوو تا پارە و معاشی زۆر بۆ خەڵک داهات چاولێکەری قەنەفەکانت فڕێدە بڕۆ بە قیز دانێشکە بێنە هەر چیم دەبینی گەنجێک و بڕۆ سارێک ڕاکێشە دوایی وەڵا کە پارە نەمانیوەی ئەمجا چۆ ژێر قەرزەوە و کۆمپانیا وێران بوو ئەو ئیفلاسی کرد و هەمومان بە چاولێکەری ماڵ وێرانین ئەو پارە دەدا بە فڵان کەس هەرەوە تا گێڕایەوە لە مەجلیسێکە وەڵا 2 دەفتەرم خێر کردو ئەوەندەم بۆ هاتوەتەوە هەر لەوەی ڕاکە منیش فریاکەوم شەرع دەڵێ حرامە بەخوا عەقڵیشت عەینی مەنجەڵەکەی مەلای مەشهورە معقول نییە دەفتەرێک کە خەڵکی حەڵاڵ خۆر 2 وەرەقە و 3 وەرەقەی پێ پەیدا دەکە ئەی تۆ 30 وەرەقە لە مانگەکە پەیاکە بەڵام تەماح زاڵ دەبێ بەسەر عەقڵە مەلای مەشهور هەموویانی کۆ کردەوە وەڵا چوو لە شوێنێک هەمووی فرۆشتن پارەکەی خوارد و 2 هەفتە 3 هەفتە مەوعید وەختی هات چون خەڵکی خەیان پێگرت و وەک ئەم تەمسیلانەی ئێستا بەر دەرگای ماڵیان کرد مەلای مەشهور کوا مەنجەڵەکان
وتی وڵای بۆ خۆتان خۆش مەنجەڵەکان مردن. کورە بابە مەنجەڵ چۆن دەمرێ؟ ئەوە ئاسنە چۆن دەمرێ؟ تی کاکە خۆتان بێعەقڵ مەکەن، ئەی شتێک بزێ دەژمرێ. ئەگەر بۆ بڕوات دەکرد ئەو ڕۆژێک کە دەمگو مەنجەڵەکەت بەچکەی بووە زۆر قوڵت بوو پیرۆزبای لێ دەکرد دڵت خۆش بوو. ئەی بۆ کە دەڵێم لە ناوچوو ئەمجا دەنگل لێ بەرز دەبێتەوە. خوا خۆشەویستینە ئەمەی لەم کوردستانە دەگوزەرێ و پارە دەبرێ عینی مەنجەڵەکەی مەلای مەشهور نییە. تا پارە وەردەگرێت کابرا عەقڵی خۆی ئیجازە دەدا دین و ئیمان و قیامەتی خۆشی واز لێ دێنێ بەخوا عیبی نییە زۆر چاکە تۆش فریاکەوە کاکە کە دوای پارە نامێنێ ئەمجا هەمووی دەنگی لێ بەرز دەبێتەوە. یا ڕەبی خوا هیدایەتمان بدەی، یا ڕەبی خوایە دین و ئیمانێکی ئەوەندە بەهێزمان بدەیتێ کە بەربەست بێ لەوەی کەوا ماڵی خەڵک بخۆینیان خەڵک ماڵمان بخۆوە. یا ڕەبی خوای عەقڵێکی ئەوەندە بەهێزمان بدەیتێ کە فێڵبازان نەمان خەڵەتێنن. خوایە خۆشمان وا لێ نەکەین عەقڵمان وا زیرەکانە بێ کە خەڵکی بخەڵەتێنین. یا ڕەبی خوای نەماڵی خەڵک بخۆین نە خەڵک ماڵمان بخوا. ئەو کەمەی هەمانە یا ئیلاهە العالەمین یا غەنی بەرەکەتی تێ بخەی. یا ڕەبی خوای بەرەکەتی تێ بخەی. یا ڕەبی خوای پەروەردگار ئەوانەی خراپەکارن لا تو لەوێرن خوا تۆ هادی هیدایەتیان بدەی. ئەم کوردستانە و کارە ساتانی جارشکە تێدا دووبارە نەبنەوە ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی. ئەوەی نەخۆشە یا شافی یا ئەڵڵا شیفای بەخێری بۆ بنێری عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بجێڕی. آمین آمین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.